دیارە وەکو لای هەمووتان ئاشکرایە لە ماوەی ڕابردوودا لە کۆتایی لە ناوەڕاستی مانگی ڕابردوودا هاوڵاتیەکی بەڕەگەز عەرەب خەڵکی گوندی کاکۆڵی سەر بە ناحی کفری دیار نامێنێت. ئەم پیاوە بەڕەگەز عەرەبە وەکو لای هەمووتان وەکو ئاماژەم پێکرد لە بزەبت بە تاریخ لە 11 ئەم پیاوە دیار نامێنێت. ئەم دۆسیەیە لەلایەن بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ڕادستی ئاسایش دەکرێت لەبەرەوە وەکو قەزێکە وەکو قەزەیەکی ڕفاندن و خەتف دیار نامێنێ. خۆشبەختانە لایەن هێزەکانی بەڕێوەبەرەتی ئاسایشی گەرمیان بەگشتی لە سنوورەکە دەستکرا بە کۆکردنەوەی زانیاری و بە دادوەچوونی ورس سەبارەت بەو حاڵەتە لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندی هەروەها کامیرەکانەوە توانرا سەرداوێک سەبارەت بە ئەو دۆسیەیە کەشفکرد لایەن هێزەکانمانەوە. خۆشبەختانە توانرا لە سەرەتای ئەم مانگەوە دەستمان بگات بە سەرەداوەکان توانرا دوو تۆمەتباری بەڕەگەز کورد کە دانیشتووی سنووری کفرین لەو بۆ ئەو تۆمەتی ڕفاندنیان کوشتنی ئەو هاوڵاتی عەرەبە دەستگیر بکرێن. ئێستاش بۆ زیاتر ڕوونکردنەوە لەسەر ڕەوتی لێکۆڵینەوە و چۆنیەتی ئاشکراکردنی ئەو تاوان لێکراوە مەسەن تاوانی لێکراوە بەڕێز کاک عەباس ئەفسەری لێکۆڵینەوە و بەڕێوەبەراتیمان ڕوونکردنەوەی زارتان پێ ئەدات. بەخێر بێن. ئەم کەیسە لە 11 سەرەتا دەستکرا بە لێکۆڵینەوەکردن لە یاردەدەری ئاسایشی کفری کەسێک نەما بوو بە ناوی سەید حامد بەڕەگەز عەرەبە خەڵکی گوندی کاکولی سەر بە قەزای کفریە. سەرەتا دەستمان کرد بە پشکنین لە ڕێگەی کامیرەکانەوە دەرکەوت دوو کەس بە سیارێکی پیکاپ ئەم کەسە هەڵەگرنەوەی بەم بەرەو سنووری قەزای چەمچەماڵ. دوای کەشفکردنی سیم کارتی تاوان لەسەر کرا و کۆکردنەوەی زانیاری لەسەر دوو تاوانبارەکەی تر کە گومانمان لێکردەوان بن دەرکەوت پەیوەندێکی تەلەفۆنی هەیە لە سنووری کاکولی تاوەکو قەزای چەمچەماڵ. دوای دەستگیرکردنیان لە بەرواری 32 لێکۆڵینەوەی چڕیان لەگەڵا کرا ئەویش بە هاوکاری ئاسایشی چەمچەماڵ کە هەنێ تەسویرات و شتی کامیرایان بۆ ناردین لەگەڵ ئۆپراسیۆنی سلێمانی ئەوە شەبەکەی ئاسێسیێڵوینەکانم بۆ کردین توانیمان لێکۆڵینەوەی وردیان لەگەڵ بکەین ئەو بوو ئەعترافیان کرد لەسەر کەیسەکە کە ئەم دوو کەسە ئەم کەسەیان لە نزیک ناحەی خان لەوێ کوشتووە بە دەمانچە کەسێکیان کوشتیان و دواتر دەفتیان کردو و گەڕاونەتەوە و مۆبایلەکەیشیان هێنا بوو مۆبایلەکان لە سنووری ساڵاغا خستووە ناو سیروانەوە. ئیتر هەر پرسیارێکشان هەیە لە دیارە تاوان لێکرا و تاوان لێکرا و تاوانکارەکان ئەمانە پێشتر پەیوەندیەکی کەسابەتیان پێکەوە بووە پەیوەندی مەسلحەتی پارە بووە. ئەم تاوان لێکرا و کە کوژراوە ئێستا پارەی بە ئیشکردن وەکو بە ئیشکردن خستۆتە لای تاوانبارەکان پارەکە مەبلەغێک بووە نزیکەی 30 تا 50 ملیۆن 40 ملیۆن ئەلەو پارە بووە. ئەمەش وای بۆ ئەچین مەسەلەن سەبەبی یعنی هۆکاری تەواوی کوشتنی ئەم تۆمەت ئەم تاوان لێکراوە بێت. ئێمە وەکو پێویست نەمانویست بڕێن ناو ڕووداوەکانەوە بەچڕی. ئەم پیاوە لەگەڵ ئەم تاوانبارانەدا کە تاوان لێکرا و پێشتر پەیوەندیەکی کڕین و فرۆشتیان هەبووە پەیوەندێکی پارە بووە مەبلەغی پارەکە و پێم وتی 30 تا 50 ملیۆن دینار بووە لای ئەم دوو تاوانبارە بووە لای یەکێکیان بە تایبەتی کە ئیشی پێکردووە و ئەم پیاوە تاوان لێکراوە کوژراوە پێشتریش بڕی 250 ملیۆن دیناری پارەی نەماوە. ئەم دوو تاوانبارە لە ڕەوتی لێکۆڵینەوەدا ئاماژەیان بەوە داوە کەوە ئەمان ئەتوانن ئەو پارەیە بۆ بگێڕنەوە. ئەم تاوانە پێشتر لەلایەنی دوو تاوانبارەکەەوە پلانی بۆ دانڕێژراوە. ڕۆژی پێشتریش بە چڕی بەرنامە ڕێژیان بۆ کردووە و توانیویانە کابرا قەنەعات پێ بکەن لەگەڵ خۆیان نەبی بەنە دەرەوە و ئەو پارەیە بۆ ئەگێڕنەوە بە بیانووی ئەوەی بردویان لەگەڵ خۆیان کە گەڕانەوەی پارەکە پێویستی بە پەنجەم وەرهێن. زۆر باشە. ئەم پیاوە
چەند ساڵە لە مەسەڵەن هاتوۆتە کفریە و عەرەبە لە ساڵی چەند هاتەوە ژن و مناڵی هەیە یان دوابزانم چەند دەستن هەیە پیاوەکە تەنهایە تا ئێستا ژن و مناڵی ینی زەواجی نەکردووە و بە ئەسڵش خەڵکی سنووری کفریە خەڵکی گوندی کاکۆڵیە لە سەیدەکانی گوندی کاکۆڵیە سەر بە سنووری کفریە مامۆستا چند ڕۆژێک پێش ئێستا گەنجێکی تر کوژرا لە کەلات تەرمەکی فرەترا هێوشتا بۆ لێکۆڵ دیارە ئەو دۆسیەیە لەبەرەوە دۆستیەکە دۆسیەکی کوشتن بووە ڕاستەوخۆ پەیوەندی بە لەلایەن دادوەرەوە درراوە پۆلیس بەڵام لەلایەن هێزەکانی ئاسایشی کەلار و بەشی زانیاری ئێمەشەوە دەستکراوە بە کۆکردنی زانیاری بۆ هاوکاریکردن و هەماهەنگی دەستگاکانی پۆلیس بۆ ئاشکراکردنی ئەو ڕووداوە ماوەستاوەندەی ئاگاداربن کەس دەستگیر کراوە لەسەر کوشتنی ئەو گەنجە بە 22 ساڵەی ناحیە ڕزگاری و دانی کە نابێت لەو کوشتێتی لێکۆڵینەوە کراوە وەکو ئەرزمکردن دۆسیەکە لە مکافحەی کەلار